بناوی خدای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان محەممەد الموستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خۆی گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو زارز لە بەرنامەکەی خۆتان ڕێگەی گەیشتن بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. ئێمە لە دەرسی ڕابردوو باسی تەوەکولمان کرد کە تەوەکل چەندە زەڕورە لە بۆ بابای سالیک، کە چەند پێویستی بەوەیتی کە هەموو ژیانی تەوەکل بێ لەسەر خوای متعال. ئێستا دوو نمونەی دەینینەوە بۆ ئەوەی ڕۆشن بێ لە بەرچاومان کە تەوەکولی حەقیقی چۆنە. یەکەمینیان حەزرەتی موسا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. حەزرەتی موسا کاتێک کە بە خۆی و بە قەومەکەی دەرچوون کە بڕۆن بستنە دەرێ لەژێر زوڵم و ستەمی فیرعەون، هەستا ڕۆیشتن هەتا گەیشتنە تەنیشت پێش بەحر، کە گەیشتن سەر بەحر، بەحرێکی گەورەی زەبەلاح، نەیانزانی چۆن قوتار ببن. لەو کاتەشدا ئاوریان داوە دیتیان فیرعەون بە هەموو بە جەیش و بە قووەت و بەهێز و بە سەربازەکانیەوە وا بەرەو پیلیان دێتن. پێشیان بەحرە، پشتیشان فیرعەونە، بۆیە قەومەکەی هاواریان لێ هەستا و گوتیان یا موسا ئینا لەمودرەکوون، تیان ئەی موسا تازە تەواو ئێمە فەوتاین، تازە گیراین، نەدەتوانین خۆمان لە بەحر دەین هەمومان دەخینچین و نەدەستوانین ڕوبەڕووی فیرعەون ببینەوە کە بە جوبە و بە ئەسلیحە و بە جوندیۆک و سەربازێکی گەلک زۆر وا بەرەو ئێمە دێ بمان فەوتێنی. بەڵام ئەو موسایە سەڵات و سەلامی خوای لێبێ چکە بەڕاستی عارفم بالله بوو، خوای گەورەی ئەناسی و تەوەکولی تەواوی لەسەر خوای گەورە بوو. فەرمی کەلا ئین مەعی ڕەبی سەیەهدین، فەرمی نەخێر، من نەفەوتاوین، لەناو نەسۆین و ناشتوانن دەستمان بگەینێ. ئین مەعی ڕەبی سەیەهدین، من خودام لەگەڵە خوددا، بۆیە ئەو ڕێم پیشان دەدا و وەلەو ناخۆشی و ناڕەحەتیم نەجات دەدا. ئەوە بوو خوای جەلە وەعەلا فەرمووی ئەی موسا ئەم عەسایەت فەضرب به البەحر، یەکسەر لە بەحرەکەیدا کە لێیدا 12 ڕێگەیان لە بۆوە کە ئەو قەومە 12 تیرە بوون، هەر تیرەیەکیان بەناو ڕێگایەکدا ڕۆیشتون و ئەو بەحرە سوبحان الله وەکو شاخ ئەوەکەی برن ببەوە، شەپۆڵەکەی برن ببەوە. ئەوانە زۆر بە سەلامەتی و زۆر بە ئەمان و ئەمینەوە ڕۆیشتن تاکو قوتار بوون. کاتێک قوتار بوون فیرعەونیش ویستی هەر وەکووان خۆی بەو ڕێدادا، بەڵام کە چۆن ناوڕێیەکە یەکسەر کاتێکە کە حەزرەتی موسا و جەماعەتەکە و موسڵمانانی کە ئیمانیان بە حەزرەتی موسا هینا بوو قوتار بوون و فیرعەونیش گەیشتە ناوەندی ئاوەکەی، ئیتر ئاوەکە خۆی وەک داوە و هەر هەمویان خنکان و فەوتان. جا ئازیزانم، بەڕاستی ئەوە مهمە ئینسان لە وەختی تەنگانەدا، لە وەختی ناڕەحەتیدا، لە وەختی بێئومێدیدا، لە وەختی هەموو خەڵک پشتت تێدەکەن، تۆ نەکەی بێئومێد بی، کە خودایەکەیە هەموو شتی بەدەستە، کە خودایەکەیە قادر و مقتەدرە بەسەر هەموو شتێکدا، هەموو شتێک بە ئەمر و ئیرادەی و مەشیئەتی ئەوە. قەت نەکەی هێز و دەسەڵاتی خوا لەبیر بکەی، قەت نەکەی گەورەی و عەزەمەتی خوای گەورە لەبیر بکەت، قەت نەکەی هێز و ئیرادە و مەشیئەتی خوای گەورە لەبیر بکەی، چونکە خوا قادر و مقتەدرە بەسەر هەموو شتێکدا، دەتوانی لە هەموو حاڵەتێک، لە هەموو ناڕەحەتێک، لە هەموو ئەزمەیەک، لە هەموو تەنگاویەکدا
خی گەورە نەجاتت بداتن. نمونەی دووەم نمونەی پێغەمبەرمانە صلى الله عليه وسلم کە لەگەڵ ئیمامی ئەوبەکر ڕەزا و ڕەحمەتی خودای لێبی ڕۆیشتن بۆی لە بن چنجی سەرانی قوڕەیش، سەرانی کافرەکانی قوڕەیش، سەرانی زاڵمانی قوڕەیش نەجاتی بێتن. تاوان پێشتر ئەسحابی هەموو بەڕێکرد بوو لە مەدینە، ئاخر کەس کە ئیلا ئەوانەی مەگەر پێیان نەدەکرا عوزرێکیان هەبوو ئەگەنا کەس نەمابوو بڕوە ئینجا بەخۆی لەگەر ئیمامی ئەوبەکر ڕۆیشتن. معلومی جەنابتان یەکسەر نەڕۆیشتن بەرەو مەدینە، بەڵکو بالعکس عکسی مەدینەی ڕۆیشتن. ئینجا دوایە چوونە ئەشکەوتی حرا، لە ئەشکەوتەکەی 3 ڕۆژمانەوە ئینجا پاشان بەرەو شاری مەدینە ڕۆیشتن. کاتێکە لەو ئەشکەوتەی بوو پێغەمبەری خوا عەفوەن لە ئەشکەوتی ثەور، کاتێک لەو ئەشکەوتەی بوو پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، طبعا قوڕیش ئەوە کافرەکانی قوڕیشیش ئەوانیش بەڕاستی مەجموعە مەفرەزەیەکیان نارد، هەریەکی مەجموعەیەک بەلایەکی دابڕوە کە زانیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دەستیان نەجات بووە، چکە ئەوان موامەرەیان دانا کە لە هەر تیرەیەک گەنجێک بێ و شەو بەسە سەری ماڵی پێغەمبەر دادەن و بیکوژن و خینەکەشی پرد بێ بەناو هەموو تیرەکانی قوڕەیشدا، تاکو بەنی هاشم و بەنی عەبدولمەطەلیب نەتوانن ڕووبەڕووی ئەو هەموو تیرەی ببنەوە. بۆیە معلومی جەنابتانە کاتێک کە چوون هەمیان چوونە سەری کەلەیدەن، دیتیان ئەوە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە جێی پێغەمبەری نووسووە و صلى الله عليه وسلم پێغەمبەریش قوتار بووە. ئەو بوو یعنی بەڕاستی چاویان سۆر بوو، شێت بوون کەوە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام قوتار بووە. بۆیە بڕیاریاندا هەر کەسێک محەممەد و ئەبوبەکر بدۆزێتەوە 100 عوشتری نایابی خەڵات دەکەین، ئەو کەسەی بە مردی یا بە زیندیتی پێمان بڵێتن. تامان خەڵکی لە تەماعی ئەو 100 عوشترا پەرتەیان لێ کرد، هیچ شوێن نەما سبحان الله نەگەڕێن، حتا یەک لەوانە مەفرەزەیەکی تایبەت ڕۆیشتن ئاساری پێیان دیتنەوە سبحان الله لەگەر ئەو هەموو احتیاطی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کردبووی بۆ حەشاردان و بۆ بزرکردنی هەواڵ و بزرکردنی جێپیان، بەڵام ئەوان هەر بەرەو هاتن بەرەو شوێنەکە ڕۆیشتن. کاتێکەکەیش ناو سەر ئەشکەوتەکەی سبحان الله کاتێک لەسەر ئەشکەوتەکەی ڕاوەستا بوون ئەوها تاوان تەمەشای ئەولا و ئەولایان دەکرد. ئەلێرە ئیمامی ئەوبەکر بەڕاستی غەم دایگرت، نەترسا، غەم دایگرت، چکە زانی ئەگەر ئەلێرە پێغەمبەری خوا بکوژرێ صلى الله عليه وسلم ئیتر ئەم دینە کۆتایی پێدێ، خۆی لا مهم نییە، خۆی لاگرن نییە، خۆی بە قوربانی یەک دقەی پێغەمبەر دەکا صلى الله عليه وسلم. بەڵام گرنگ ئەوەیە پێغەمبەری خوا سەلامەت بێ صلى الله عليه وسلم. بۆیە لەو کاتەدا گوتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام والله يا رسول الله لو نظر أحدهم تحت قدميه لرآنا. والله ئەو کافرانەی کەوا لە دوومان دەگەڕن ئێستا بەس یەکەشیان تەمەشای بن پێی خۆی بکە ئێمە دەبینی. بەڵام بزانت تەوەکولی حەقیقی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تەمەشاکە، فەرمی ما ظنك باثنين الله ثالثهما. ئەی ئەبوو بەکر ظنت چۆنە بە دوان سێ بخوابی؟ الله یعنی بەڕاستی ئەو کەسەی کەوە تەوەکل دەکە خوای دەگەرە، بەڕاستی خواد لەگەڵە. جا بۆی هیچ کاتێک مەترسە لە هەموو ناڕەحەتێک و لە هەموو ناخۆشێک و لە هەموو ئەزیەت و ئازارێک تەوەکولی تەواو لەسەر خوای بکە، خوای گەورە بەهانات دێ. هەر ئەوە بڵێ ما ظنك باثنين الله ثالثهما. ظنت چی ئەی ئەوبەکر؟ گومان چۆن دەبەی بە دوو کەس کە خوای متعالا خوای قادر و مقتەدر سێم کەسیان بیتن؟ فعلا نەیانتوانی بیبین، فعلا ئەو هەمووە گەڕام سبحان الله نەیانتانی ئیمامی ئەوبەکر و پێغەمبەری صلى الله عليه وسلم لەگە ئیمامی ئەوبەکر بنێرن و ئینجا خوای گەورە ئاەتی ناردە خوارێ کە ئەوانە چۆن لەناو ئەوشکەوتە گەڕان و خوای گەورە چۆن ئەوانەی گومڕا کرد و نەیهێشتکەوا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە لەگەڵ ئیمامی ئەوبەکر بدۆزنەوە. ئەو مەشهەدەی دەژێرتەوە پێغەمبەری خوای جەلەوە عەلا دەفەرمیتن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەرێتە ئیمامی ئەوبەکر دەرێ ئەتوو
لا تحزن إن الله معنا. أي أبو بكر غمجي بمبا خفت مخو تكو خوي متعال لقل مانا. ذا براسي عزيزانم براسي توكل أو إنسان هيت كاتي خوالي بيرنكا لهمو إيشو كاركاني تنها وتنها پشت بخواي تاكو تنها ومتعال ببستي. طبعا توكل برهمي زورا ثماري زورا شيرناتي زورا أم تسوار برهمي باز دكم يكم محبتي خواي جل وعلا. تكو خواي قورا أفرمي وإذا عزمت فتوكل على الله. أي محمد عليه الصلاة والسلام هركاتك برديار الدا عزم وجزمت كرد توكل لسا خواي قورا بكا بو تواو كردني أو عزم وجزمت جا دفرمي إن الله يحب المتوكلين. يقين بي وبزانا كخواي قورا كساني شي خوش دوي كتوكل لسر رب العالمين دكن كي دي كواتا اواني براستي متوكلا توكل لسر خواي دكن يك ابن خوشويستي رب العالمين. دو علامتي ايمانا علامتي درست ايمانا تكو خواي قورا فرمي وعلى الله فليتوكل المؤمنون. بالسر خوا توكل بكن اواني ايمان دارن كواتا اواني ايمان دارن تنها لسر خواي متعال توكل دكان زابوية يشيك علامة إيماني دروس أو كسيك كبردوام أو إنسانا بشتو بناو توكلي هر برب العالمين هي سيم توكل ولدك لهم نارحة كان قطار بي لهمو غمكان نزات بي لهمو تشيشكان ليدرتسي لكواتب زان عزتي موسى ومحمد المصطفى عليه الصلاة والسلام وزورك للمنيتر كهمو بساي توكل شي تواب ويقين با خداي رب العالمين ويكر كأوانا براستي نزاتيان بي لو غمو نارحة يدان بوي خواي قورا أفرمي ومن يتوكل على الله فهو حسبه أو يتوكل لسخواي متعال بك فهو حسبه بسيتي كسيت كيف يناوي خوا بس أليس الله بكاف عبده خوا بس دي بو بندكاني كلهم نارحتي وناخوشي نزاتي عنده برهمي تسوارمي أويا كبراسي رزق دينيتن توكلي حقيقي براسي رزق ديني يك بدايتي حلقية كم بيمقوتن كبيغمبري خوا عليه الصلاة والسلام دفرمي لو أنكم تتوكلون على الله حق توكله لرزقكم كما ترزق الطير. فرمي بيغمبري خوا عليه الصلاة والسلام أقر إيوه براستي بصادقانا توكل لسخواي متعال بكن رزق تانددا وكو تيرو طال رزق دراون بياني دسنا دري سنجان بتارا نازان دولار دابزيا يان هستايا باران باريا يان نباريا عرشين بو يان شين نبوا وزع شر يان اشتي هيز علاقيان بهزوانيا سوك اوانا بتوكلي دجين بو يكاتيكا دستا دري سنجي بتارا ايوارج دقريتو سري سنجي پر دانو پر خواردنو پر دانويليا زابوي براسي انسان اگر توكلي حقيقي لسخواي بك خواي متعال خواي رب العالمين رزقو روزي داداتن دي كواتا بيوست ايما لكاتي داوا كردني رزق تنها وتنها توكل لسخواي قورا بكين تكو خوا رزاقة هر او داداتي اگر مشيئتو ارادي لسربي الداتي بهر نوع شبي بلام اگر مشيئتي شي لسنبي والله خول لدارو بربدي او رزق اللبوناي دوام حالت كاتيق لي قومان وناخوشي ونارحتي دا تنها وتنها توكل لسخوا بك تكو هر خدا پشتو پناي متوكل كان سيم بو گيشتن بهر امانزو هدفك وغايتك ابي تنها وتنها باش زي بذكرني همو اليات واسباب كان توكل حقيقي لسخواي قورا بكي سونك خداي متعال هر او اسبابي همو دنياي لبندسه اخر شد وصيتي بيغمبري خوا عليه الصلاة والسلام بو إيما أويا كاتي كلمال دي ندري دبي بلين بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم أو دعاء زور عظيمة بو ملائكتك ست في دلين هديت وكفيت ووقيت زانا كاتي كديت دري بسم الله بنابي خواهات ما دري توكلت على الله بشتو بناش مرخوايا ولا حول ولا قوة إلا بالله هز جولك هز حركيك هز قوتك نية إلا حركة جولو قوة لله خواوا لبو مانديتن
زبوي ملائكة كان بيدرين خديت براسي هداية درابي وكفيت براسي بس تخواي قورا كفشتو بناد بي ووقيت وبارز رابي ما دام توكلي حقيقي لسر خواي قورا كرد وشيطانيش ناتواني بيت سريو يري لا دكويتن زا عزيزانم بابا سالك مردي خوابا يك لحظة لجيانت نكي ببيت سري إلا دائما توكل لسر واحد أحد ببا سوك هر أو مستحق كتوكلي ببيو وهو أو شايستي أويا كإنسان اعتمادي كلي بكات سر تاكو دي دارو باسي شي تربى خواي قورتان دسبيرم والسلام عليكم ورحمة الله وبركاته. Oh